شۆڕشی گوڵان لە 26 ئایاری ساڵی 1976 بە سەرپەرشتی مستەفا بارزانی نەمر و ڕۆڵی کارایی هەریەکە لە کاکە ئیدریسی هەمیشە لە یاد و سەرۆک مەسعود بارزانی دووبارە چەخماخەی شۆڕشی ڕزگاری خوازی کوردستانی بە هەموو جیهان ڕاگەیاندەوە جیالەوەی درێژە پێدەری شۆڕشی مەزنی ئەیلول بوو لە هەمان کاتیشدا دەستپێکێکی دیکە بوو بۆ دەربڕینی قۆناغێکی نوێ ئەمەش بەو مانایی ئەم شۆڕشە لەلایەک وەک بەرپەرشدانەوەیەک بۆ ئەو پیلانە نێودەوڵەتیەی لە دژی شۆڕشی ئەیلول جێبەجێ کرا و نسکۆی بەسەر شۆڕشەکەدا هێنا هەروەها تەحەدایەک بوو بۆ ڕژەمی بەعس کە لە پیلانە شومەکەی جەزائیردا بە جۆرێک ڕایانگەاند ئەگەر دارخورما لە سەرچیاکانی کوردستان بڕوێت جارێکی دیکە پێشمەرگە و شۆڕش دروست نابنەوە لەلایەکی دیکەش بە لە بەرچاوگرتنی واقعی کوردستان دوای نسکۆی شۆڕشی ئەیلول و دووبارە کۆکردنەوەی بیر و بۆچوونە جیاوازەکان پێکەوە و ڕەخساندنی زەمینەیەک بۆ ئەوەی کوردستان ببێتە گۆڕەپانی ڕاستەقینەی خەبات و کۆکردنەوەی تەواوی حیزبولانە کوردستانی و عێراقیەکان دەستپێکی ڕاگەیاندنی ئەزمونێکی نوێی شۆڕشی ڕزگاری خوازی کوردستان بوو. دەتوانین بڵێن دەستپێکردنی شۆڕشێک نیشانی زیندوتی نەتەوەدا دەخات زیندوتی حزبی سیاسیدا دەخات خراپەتی و شۆڕشە دەکات کاتێک شۆڕشێک تێک دەشکێت بە پلانێکی نەودەوڵەتی یا بە هاوکارێکی ناوخۆیی وەقتی پاشمەنگ شۆڕش دەست پێکاتەوە نیشانەیەک ئەم میلەتە زیندووە بە شکست ڕانایەت و شکست قبوڵ ناکات و دەوێت جای دەستاتەوە شۆڕش بە وەرێکی تازەوە بۆی بەرەوپێری داهاتوو بڕوادەوە لانی مافەکانی بگات بە کاتێکە ناری ئارام شۆڕشی گوڵان نمونەیەکی ئەو دەقە مێژوویە ئەو شکارە مێژوویە کە مێژوو سەلماندوێتی لەسەر کورت ئەویش ئەوەیە کە شۆڕشی گوڵان کاتێکە لە 26 مای 1970 دەست پێ کاتکاتە ڕێک 6 ڕەزبەری 2000 ساڵامی کوردی 1976 بڵێن کوردی مانایەک دەبەخشێت ماناکە ئەوەیە کە کورد 4 ساڵە شۆڕشی ئەیلول کاتی شۆڕشەکە بە پلانێکی نێودەوڵەتی دیەک دەشکێت بە ڕێگەوتنەوەی ئازاری 6 ئازاری 1975 پلانێکی نێودەوڵەتی لە بەردەم هەموو ئامادەبووان و بەشدار بووان و ئەندامانی ڕێکخراوی ئۆپێکدا لە جەزائیر شای ئێران و ڕژیمی عێراق مەستەقلاتی سەدام حوسێن جگری سەرۆکمانی ئەو کاتی عێراق ڕێک دەکەون بە پاش ساڵم شۆڕشی گوڵان بەناوی گوڵان دەست پێکاتەوە مانای ئەوەیە کە هەم کورد زیندووە و هەم پارتی کوردستان حیزبێکی زیندووە و ئامادەیە جارێکی دەست باتەوە شۆڕش لە سفرەوە جارێکی تر شۆڕشی گوڵان لە کاتێکا کە بەشخەڵ دەستی پێکرد ئەتوانم بڵێم لە ماوەیەکی زۆر کورتا ناوچەیەکی زۆری کوردستان ئازاد کرا ئەم ئازادکردنەش بوو هۆی ئەوەی کە بتوانێت دوو تەوەرە هەم تەوەری ئەسەربازی هەم تەوەری ڕێخستن بەرنامەی تەوی و توکمەی بۆ دابڕێژن لەباری لە بواری سەربازیەکەدا بوو ئەفارزی بچوو بچوو دروست کرابوون و لە هەموو شوێنێکدا لە ناوجەرگەی شار و شارۆچکەکاندا و لە ڕەبایەکاندا زەربەی کوشندە لە دوژمن ئەدرا و دوژمن ترسوود لە ڕاوچێکی زۆری کەوتوە و لە ڕووی ڕێخستنی شەوە تەبیبی کادرانی پارتی توانیان کە دەست بکێشن بۆ ناو جەرگەی شارەکان بۆ ناو جەرگەی شارۆچکەکان و بتوانن خەڵەوە ئاگا بێنەوە و بۆ داوایان لێ بکەن کە ببنە پاڵپشتێک بۆ شۆڕش. شۆڕشی گوڵان درێژەپێدەری شۆڕشی ئەیلولی مەزن بوو بە بەردەوامی شۆڕشی گوڵان بەردەوامی شۆڕش بوو ئومێدێکی زۆری بەخشێ جەماوەری گەلی کوردستان لەو کاتا بێ ئومێدیەک دروست بوو حکوومەتی بەعسیش لە هەمان کاتا پروپاگەندەیەکی وای بڵاو کردبووە کە ئالاساس جارێکی کە شۆڕش دروست نابێتەوە پێشمەرگە نایەتەوە ناو چیا و دۆڵ و دەشتەکان کۆتایی شۆڕش هاتووە بەڵام لە دروستبوونەوەی شۆڕشی گوڵانە گەلی کورد ئیسپاتی کرد کە لە 26 پێنجی 1976 پارتی دیموکراتی کوردستان ئیسپاتی کرد کە شۆڕش هەر بەردەوامە دەسیایەوە پێشمەرگە هاتەوە ناو شاخ و دۆڵەکان هاتەوە ناو دامێنی دەشت و نزیک گوندەکان ئەمە کاریگەریەکی زۆر گەورەی هەبوو لەسەر جەماوەر کەزانی شۆڕش دروست بووەتەوە چونکە ئەمەل بڕاو بوون لە پروپاگەندەی بەعس کە شۆڕش دروست بووەتەوە بە شێوازێکی زۆر فراوان پاڵپشتیان لە پێشمەرگە ئەکرد. شۆڕشی گوڵان کە زەرورەتێکی مێژووی بوو شۆڕش دەستی پێکردەوە چەخماقەی شۆڕش لە هەموو شاخ و کێوەکانی کوردستان لێدرا ئەو کات پێشمەرگەکانی سەرکردایەتی کاتی
خۆیان ڕێخستەوە بە شێوازی مەفرەزەی سەرەتایی و وردە وردە خەڵکی کوردستان خەڵکی لادەکان خەڵکی شارەکان ڕێخستنەکان ئەوانەی کە لە شۆڕشی ئەیلول بڵێن بە هەر کۆکارێک بێ بەهۆی نەکسەی شۆڕشی ئەیلولەوە دانیشت بوون پەیوەندیان بە شۆڕشی گوڵانەوە کرد و سەرتاسەری کوردستانی گرتەوە و چەندین چالاکی لەو کاتەدا کە گرنگی خۆی هەبوو چالاکی پێشمەرگانە دژی حکوومەتی عێراقی ئەنجام درا کە ئەو کات بەڕاستی حکوومەتی عێراقی ڕاستڵەکاند کە پێی وا بوو جارێشکە شاخەکانی کوردستان تەقەیتیان ناکرێت پێشمەرگە بەخۆیەوە نابینێتەوە. سپاس بۆ خۆی گەورە شۆڕش بەرپاپوونێکی ئەمەە بەخۆ بینی لە ئاستێکی زۆر گەورەدا بوو یعنی هیوایەتی هەموو کەس بوو هەرچی ئەوەی کە بیری لە شۆڕشە کردەوە بیری لە پێشمەرگاتێکەوە هیوایەتیەوە بوو کە بەشداری شۆڕشکە پێشمەرگە بێن زۆر بە دڵخۆشیشەوە. سپاس بۆ خۆی گەورە ئەو بوو بە ئومێدی هەموو کەسێکیش سەربەرزانە هەتا ئەم لەحزەی ئەمڕۆ شۆڕش بەرپا بووە زۆر زۆر جێی دڵخۆشکەرە وەجێی شانازیە بۆ هەموو کەسێک تەنانەت بۆ پێشمەرگەی گوڵان زۆر گرنگە پاش ساڵێک ئەم میلەت جاییتر بۆی کۆنسەکردەوە بۆی کۆنکەسایەتی شۆڕژگەڕەوە دەست بەدەنەوە چەک و لە سرە دەست پێ بکەنەوە و لە چیاکان بکەن بە سەرەتایەک بۆ خەباتێکی خۆناغی داد و کوردایەتی بۆیە شۆڕژی گوڵان ئەو نمونە زیونە دەبەخشە بە ئێمەکە کاتێککە کورد لە بەردەم لە پارچەی کوردستاندا لە باشوور توش ئەو بێهۆی بێورەیە بۆ ئێستا بە بەورەی تازۆ دێتەوە خەبات مانای ئەوەیە کە ملەتی زیندووە بە خەبات دەگات بەڵێ شۆڕژی گوڵان جای سەر مەسەلەنەری ئەو ڕاستیە بوو کە دەستپێکردنەکە دەستێکی زۆر پێشکەوتوانە و زۆر جوان بوو. پارتی دیموکراتی کوردستان کە ڕێبەرایەتی شۆڕشی گوڵانی دەکرد هەر لە سەرەتاوە شێوازی خەباتی بەرەی کردە نەخشە ڕێگەی خۆی و پەیامی ئەوەی ڕاگەیان کە جیاوازی نێوان بیر و بۆچوونە سیاسیە جیاوازەکان نابنە ڕێگر بۆ خەباتی هاوبەش لە پێناوی ئازادی و بەدەستهێنانی مافەکانی گەلی کوردستاندا. ئەمە زمونە تازەی خەباتی بەرەی هاوبەش کە کاکە ئیدریسی هەمیشە زیندوو ڕۆڵی کارای لە نێو تەواوی لایەنە کوردستانی و عێراقیەکاندا گێڕا بۆ هۆکار بۆ ئەوەی لەسەر ئاستی کوردستان بەرەی نیشتیمانی دیموکراتی جووت دابمەزرێت و لەسەر ئاستی خەباتی هاوبەشی لایەنە کوردستانیەکان و عێراقیشدا بەرەی نیشتیمانی نەتەوەی دیموکراتی جۆقەت دامەزرا. ئەم دووبەرەیە خەباتی هاوبەشی کوردستانی و عێراقی بووە هۆکاری ئەوەی زەمینەیەک بێتە ئاراوە کە شۆڕش بە ئەزمونێکی نوێەوە پێ بنێتە قۆناغێکی تازەوە. لەو کاتانەدا چەندین داستانی گەورە کرا وەکو داستانی کانی ماسێ کرا داستانی مەفرەزەکانی سلێمانی کرا ئەو کاتە کە هاتنە ناو شاری سلێمانی چەندین چارەکیان ئەنجامدا وەکو ئەو داستانانەی کە لە مەنتیقەی دۆڵی جافەتی کران ئەو کاتە بە سەرپەرشتی دکتۆر کەمال کەرکوچی ئەوانە دەنگدانەوەیکی زۆری هەبوو. پێشمەرگە زەربەی کوشندەی لە دوژمنە وەسان لە هەموو خاڵتانەوە بوو ئەوەی کە کۆمەڵی چالاکی گەورە کرا کە کۆمەڵی شارۆچکە ئازاد کرا کۆمەڵی مەعسکەرێکیدا و زەربەیەکی زۆر لە دوژمندرا هەم لە ڕووی بەشەریەوە هەم لە ڕووی معنەویە بە هەرحاڵ و ئەمە بۆ هۆیەوەی کە دوژمن حسابێکی تایبەتی بۆ شۆڕش بکات و نەی ئەتوانی لە سەنگەرەکانە مقاومەتی پێشمەرگە بکات چون پێشمەرگە بە گڕوتینێکی تازەوە بۆ بگرەوە ڕێی بارزانانی نەبەرەوە کە هەی و ئەیتوانی لە هەموو سەنگەرەکانی کوردستاندا خۆی ببینێتەوە بەرەنگاری دوژمن بکات. ئێمە هەموو چەکە قورسەکانمان ئارویجی و بیکەیسی بووە لەگەڵ کلاشکۆفە بەڵام بورەی پێشمەرگە ئەمەرە بەرز بوو ئەمەرە پۆڵاین بووە دوژمن خۆی لەبەر نەیەگر ئەو بە دەوابەوە ئەو بە تۆپ و تیارەوە بەڵام پێشمەرگە بە کلاشکۆفێک و بیکەیسێک و ئارویجێکی پێ بوو هیچێکی پێنەوە بەڵام خۆشبەختانە واش وای لە هێزی دوژمن نەکرد بەرگەی نەیەگر چکە بۆ لەبەری پێشمەرگە بەورەی بەرزەوە ئەورێکی پۆڵاینەوە ومێدی بە شۆڕشەکە بووە دڵخۆشکەر بۆ ئەو شۆڕشە کە بەشداری تیاگر و ئەزانە سەرکەوتنی تیا بەدیە کرد. پارتی دیموکرات یەکێک بوو لە حیزبە لە پارتە هەرە سەرەکیەکان و هێزێکی بەقووەت و پێشمەرگەیەکی فراوانی لە ناو کوردستانە هەبوو. بەرەی جوود دروستکرا لە سەرەتا جەوقەت بوو دوای بوو بە بەرەی جوود پاشان لە هەشتاکانە لە تەبەن ئەمە سەرکردایەتی کاتی بوو کە دانرا جەنابی بەرزانی هێشتا لە ژیانە مابوو ئەمە سەرکردایەتیکی کاتی دروست بوو لەو زەمەنە هەتا ساڵی هەشتا لە ساڵی هەشتا شەڕی ئەراری و عێراق دەستی پێکرد پێشمەرگە
لەو کاتە تۆزێ تەسیراتی هەبوو بۆ سەر پێشمەرگە لە جەولەکردنیان چونکە هێزێکی زەبەلاحی زۆری ڕژێمی بەعز هاتوویە کوردستانەوە شەڕی لەگەڵ ئێرانە ئاکرد. ئەمانە کاریگەریان هەبوو لە منتیقەکە. دوای ئەوە مەراحیلەکانی تر کە پێشمەرگە زیادی کرد ئەمە بوو بەهۆی ئەوەی کە لە ناو شارەکانیشە ڕێخستنێکی نێنی بۆ پاڵپشتی پێشمەرگە ڕێخستنێکی نێنی تۆکمە دروست ببێ و ئەم ڕێخستنە نێنی کاریگەریەکی هەبوو بۆ زانیاری بۆ ڕێپشاندانی پێشمەرگە و دیسانەوە بۆ ئامادەکردنی ئەو کوڕە گەنج و لاوانەی کە هەستی نەتەوایەتی شۆڕژگەریان تیا بوو. بۆ شەڕی گوڵان سەلمێنەری ئەو ڕاستیەکە دەیەوێت جایەکی تر ڕابەتی بزن ڕزگاری خۆز کورد بکاتەوە لە باشووری کوردستان دژی ڕژێمی ستەمکاری بەعەس پاشۆیکە ڕژێمە لە گفتوگۆ نازانێت وە باوەڕی مافەکانی کورد نییە و کورد بە هاوڵاتی لە دوو و هاوڵاتێکی چۆنەڵی بێماف سێر دەکات بۆیە پادی کوردستان و کاتێکە دەستێتەوە شۆڕش جارێکی تر ئەم جاریان بە وەرەیەکی تازە بە قۆناغی تازە لە سەرەتاوە جارێکی تر ئەوێ پیشانی بات کە شۆڕش ئەیلول شۆڕشێکی تر جێگرتووە شۆڕشی گوڵانە. شۆڕشی گوڵانی نیشتیمانی پێشکەوتن خواست لە قۆناغێکی سەخت و دژواردا توانی ببێتە هەڵگری پەیام و ئاماژە پیرۆزەکانی شۆڕشی مەزنی ئەیلول و شێوازی چینوی خەباتی سیاسی و پێشمەرگایەتی و کۆمەڵایەتی بوو بۆ ئازادی و ڕزگاری سربەخۆی کورد و کوردستان. پەیامێک بوو بۆ دوژمنان و داگیرکەرانی کوردستان کە زوڵم و ستەم و زۆرداری و گەلە کۆمەچی نێودەوڵەتی چۆک بە ئیرادەی بەرزی شۆڕژگێڕی و ئازادی گەلی کوردستاندا نادات و سەرنجام شۆڕشی گوڵان سەرکەوت و ئازادی و پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کوردستان بەدەست هات. ئەمە ئەگەر واقع سێرکەین پێناسێکی بەعەز بە کورد بکەین کورد ئەو میلەتە زیندووە بوو دەست بە شۆڕشێکی تر کردەوە. کوردۆ میلەتە زیندووە بوو کە لێ درا سەرکەوتەوە کەورەی ڕۆخاوەرەی بەرزکرایە بەرز بۆ جارێکی تر کە هیچ دارایی نەما هیچ دارایی بۆ گەڕایەوە. بەعەز ئەو ڕژە مستەمکارە ناحاڵیە بوو کە لە شۆڕشی کوردیدا لە 1975 بەڵام لە 1990 کول لە سەهیبەتیدا کورتێکی شکاند وە کول لە کوردستان باشوورستان دەری کرد. سەرنج بە بەعەز ئەو ڕژەمە بوو کە بەهۆی کۆڕۆکی نیسانی 1990 زاینیەوە کوردی کیانەوە جایتە چیاکان کوردی بە ماڵ و حاڵ کردەوە بەڵام کورد دوومان گەڕایە سەر ماڵ و حاڵی خۆی و ئەو بەعەز بوو لە هەولێر و سلێمانی دووەک دەرکرا جارێکی تر. حکوومەتی بەعەز کە حکوومەتێکی زەبەلاح چەک و ئەسلحەیەکی زۆر بەهێزیە بوو تەنها چەکی دەستی پێشمەرگە چەکێکی سادەی دەستی بوو بەڵام مورە و توانایی پێشمەرگە دڵسۆزی بۆ کوردستان دڵسۆزی بۆ ڕێبازی بارزانی دڵسۆزی بۆ شەهیدان ئەمە بوو بە چەکێکی هەرە گەورە و هەرە مەزن بەدەست پێشمەرگەوە کە چۆک بە دوژمندا بدا. ڕێخستنەکانی ناوشاری پارتیمان ئەو کاتە زۆر بەهێز بوو زۆربەی پێکات بوو لەو کادر و پێشمەرگانی شۆڕشی ئەیلول وەزایدەن ئەو گەنجانەی کە تازە هەستی کوردایەتی و بڵێن شۆڕشی گوڵان کە بەرگویان کەوتە بوو و پەیوەندیانە کرد بە پێشمەرگەوە پۆل یعنی بۆ نمونە ئەگەر باسی لەکی چوار بکەی ئێمە لە ساڵە غەزێنە بووین بڵێن لە عەدەدێکی کەمەوە وردە پەیوەندی وای لێ هات جاری وا بوو ڕۆژانە ینی چەندین کەس هات پەیوەندی بە پێشمەرگەوە کرد و بە ئەوە بوو بە شۆڕشێکی سەرتاسەری و شۆڕشی گوڵان ناوندرا تەواوکەری شۆڕشی ئەیلول. ئەو ڕژەمی بەعەز بوو پێی وا بوو کە جای شۆڕش دەست پێ ناکاتەوە چکە بۆ چوو بە قۆناغی غروری لە خۆباییبوونی کە پێی وا بۆی تر خۆی هەموو شتێکە بەڵام نەیزانی کە کورد لەو بەهێزترە کورد دوجار توانی سەکرەداری شۆڕشی گوڵان بکات ئەگە سەرنج بێن ورد سیرکەین دوای 5 ساڵ لەم شۆڕشە بەراپەڕینی بەهاری 1970 جای تر کورد بە خاک دەکاتەوە تا پیسار مێژەکەی ئەمامەیە شۆڕشی ئەیلول 4 ساڵ خەباتی کرد
گەیشتە لووتکە بە پلانی نەدەوڵەتی لێ درا شۆڕشی گوڵان دوای 15 ساڵ تقریبا 4 5 ساڵ دەست بە خەبات دەقات جایکی تر و ئەم خەباتە دوجار بەسەرکەوتن دەکات